سلااوتانە بیازیزان من ڕێبینێم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵ ئەوەی خۆشەویستدا بەردەوامە بم. پرۆگرامی ئەمجارەی ساڕێژ جیاواز لە هەموو پرۆگرامەکانی تر ئەم جارە باسی ئاژەڵەکەن. باشە ئاژەڵەکان هەمیشە بێ زۆر بێبەرین پێویستە و ئەرکە لەسەر مرۆڤایەتی کە گرنگیان پێ بدا و مامەڵەیەکی دروستیان لەگەڵ بکات چکە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان زمانیان نییە ناتوان قسە بکەن ناتوانن باسی نەخۆشەکانی خۆشیان بکەن. ئێمە ئەمڕۆ پرۆگرامی ساڕێژمان تایبەت کردووە بە نەخۆشی ئاژەڵە ماڵەکان. دوو پزیشکی ڤێتەنەری پسپۆر لەگەڵمانە بن لە بڕگەی یەکەمە باسی ئەو جۆرە ئاژەڵاناکەن کە لە ماڵەوە بەخێوەکرێن نمونەی پشیلەیە سەگە سمۆرەیە مەیمونە. هەروەها لە بڕگەی دووەمی بەنامەکەماندا باسی ئەو ئاژەڵاناکەن کە لە دەرەوە بەخێوەکرێن نمونەی مەڕە بزنە مانگایە ئەسپە. باسی هەموو جۆرە نەخۆشیەکانەکەین باسی پاراستنیانەکەین باسی ئەوەکەین کە بۆ نمونە ئەم پشیلەیە ئێمە چۆن لە ماڵەوە ڕایگرین پێویستە چۆن خواردنی پێ بدەین چۆن بیشۆین چۆن لوقاحی بکەین هەر یەک لەمانە باسەکەین بە هیوام تا کۆتایی ئێوەش لەگەڵمان بمێنەوە. دووبارە سڵاوتان لەبێ عەزیزان لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا باسی ئاژەڵە ماڵەکانەکەین. ئەو ئاژەڵانە کە لە ماڵەوە بەخێوەکرێت بەشێکی زۆر لە خەڵکی هەیە پشیلە بەخێوەکە سەگ بەخێوەکە سمۆرە بەخێوەکە تەنانەت هەندێک هەیە مەیمونش بەخێوەکە. ئەمڕۆکە باسی نەخۆشیەکانی ئاژەڵەکانەکەین باسی ئەوەکەین چۆن ئاژەڵەکان لە ماڵەوە بەخێو بکەین چۆن بیان شوێن چۆن لوقاحیان بکەین بە خۆشحاڵیەوە پزیشکێکی پسپۆڕی بواری ئاژەڵان بواری ڤێتەنەری لەگەڵمانە بێ ئەوش دکتۆرە هێرۆیە. دکتۆرە ئەم کاتت باش سپاس بۆ تۆش سپاس بۆ کاتەکەت. دکتۆرە پێم بڵێن ئاساییە ئێمە ئاژەڵانە لە ماڵەوەها بەخێوەکەین یاخود پێویستە تەڵقیح بکرێ و ئاگامان لێ بێ و ئێمە بەستمەوەی هەر کەسێک کە ئاژەڵی لە ماڵەوە بەخێوەکە ینی پێویستی بەوە نییە ڕێنماییەکی بدرێ پێ؟ بەڵێ لە بیدایەتە کە هەر ئاژەڵێک ئەکڕی شەر نییە تەنیا پشی لەبێر ئاژەڵێکی ماڵی بێ پێویستە بڕێ بۆ لای دکتۆرێکی بەیتەڕی فێرت بکات چۆن بەخێوی بکەیت و چی خواردنێکی بۆ بدرێت و هەروەها عیلاجاتی چی بۆ بکەی ئەو ماوەی کە لەلاتە لە شۆردنی بێ لە لوقاحاتی بێ. بۆ نمونە ئێستا ئێمە لە فترەی دوومان کە تەواوەکە زۆر کات ئەو کاتە ئەکرێتە بازارەوە لە دوای کە دایکی لە شیر ئەیبڕێتەوە لەو کاتەیە زۆر زەرورە کوتانی یەکەمی بۆ بکرێ. ئێمە دەفتەری بۆ ئەەکەین و پێی ئەڵێن کوتانی دوای ئەوە ئەگە باسی کوتانی بکەین دکتۆرە ئەمانە چ کاتێک پێویستە کوتانی بکرێت بۆ ئەم پشیلەیە کاتێک کە بۆ نەمنەچم پشیلێک لە بازاڕەکەم باشە بە بچووکیە ینی بچووکە تۆزێک چۆن بڕۆن کوتانی بۆ بکەم یاخود دەفتەری بۆ کرێ ئەمە لە تەمەنی چەند مانگەوە کوتان نەکرێ؟ خۆی ئەگەر بیکری لە بازار و تەمەنی دوومانگ بێ لە دوومانگیەوە ئێمە کوتانی بۆ ئەەکەین و دەفتەری بۆ ئەەکەین و ئیتر ڕێنمایەکانی پێ ئەدەین چۆن تەواویەکە. بەڵام هەندێجا ئەیکردن تەمەنی گەورەیەوە تا با بڵێن 7 مانگ 9 مانگە ئەلێ کوتانی بۆ کراوە بەڵام دەفتەری لەگەڵ نییە. ئێمە بۆ تەئکیدی خۆمان و بۆ دڵنیابوونی خۆمان جارێکی تر دەست بە کوتانەکان یەکەین بەبێەوەی جۆ بدەین بەوەی کوتانی بۆ کرابێ یاخودنا. زۆر باش. ئێستا بۆ نمونە کەسێک پشیلە لە ماڵەوە بەخێوە کە ئێستا وەرزی زستانش چ کاتێک پشیلەکان بشۆن و یاخود بە چ شێوازێک بیشۆن؟ بەڵێ ئەمە لە وەرزی زستانە هەر لە وەرزی هاوینشا زۆر ڕێنمایی بەوە ناکەین پشیلە بشۆردرێ لە بەرەوی باش نییە پشیلە خۆی هەر ئاژەڵێکی پاکە و دایمە خەریکی پاک و خاوێنی خۆی زستانە بۆ ئامۆژگاری نەچێتە دەرەوە و پیس نەبێ نەشۆردێ بەس لە کاتی زەورە هەندێجا با بڵێن زگچوونی تووشە بێ یاخود نەخۆشیەکی تووشە بێ یان ڕائەکا لە ماڵەوە دێتەوە پیسە لە کاتی زەرورە بشۆردرێ. زۆر باشە. دکتۆرە پێم وایە حاڵەتێک هەیە کەسێک هاتووە باو پشیلێدا بنم حاڵەتێک هەیە دکتۆرە پێم وایە کۆترێکە بدەمن دەستخۆش کۆترێکە هێناوە نەخۆشە ئەم کۆترە ئەدینە دکتۆرە بزانین چێتی لە دەستم نەخۆرە دکتۆرە پێم بڵێ دکتۆرەوە یەکەم جا فەحسە فیزیایەکانی بۆ وەکەین ئەوە دیقەت بدەی ڕشانەوەی هەیە با بڵێن ئەو لە دەمی دێ سەیری ژێر باڵێکین بۆی بزانین ئەسپێ و گەنە و کێچ و ئەو شتانەی هەیە تەمەشای لای کۆمیەکەین بۆ بزانین بەڵێ ئەو ئاوی زۆر خوارد و هەندێجا ئاژەڵەکە تای زۆر لێبێ لە تاو گەرمی گیانی خۆی ئەو زۆرە خواتەوە ئەو مشکلەی هەیە. بەڵێ پرسیارمان لە خاوەنەکەی کرد مشکلەکەی چییە ئەمە تازە کڕیوێتی بەنسبەتی ئاژەڵ کڕین مشکلەیەک هەیە کە نەخۆشی تێئەکەوێ ساغەکان ئەبرێ بۆ بازار و ئەیفرۆشن
یعنی پێشتا لەسەری دەرنەکەوتۆ کە تۆ ئەی کڕیتە دووسێ ڕۆژ لەلاتە بێ لەسەری دەرەکەی زۆر کات تشکی ڤایرۆسی لێکێ لە بەرەمە کوتانی بۆ نەکراوە و کڕیوێتیش لە بازار بۆیە باشتر وایە ئەگەر مەجموعەیەکی کڕی بێ کامەی نەخۆشە بیەنێمە لێرە تەشریحی بۆکەین سەری ناوڕی خۆڵەکەیەکەین بۆی جەماعەتەکەی علاجی پێ بدەین. ینی ئەوە بۆ دانەیەکی وەک عملیات توشتی بۆکەن. بەڵێ نە تەشریحی پێوترێ ناوڕی خۆڵە و جگەر و دڵ و ئەو شوێنانەی سەیرەکەین بۆی بڕیاری لە ناخۆشەکەی زۆر باش. ئەو کۆترە وەرگرەوە دواتر ئەوە علاجی دکتۆرە علاجی بۆ زۆر باشە. دکتۆرە پێم بڵێ ئەمە باسی پشیلەمان کرد بۆ سەگش هەمان حاڵەتە ئەوانەی کە سەگش بەخێوەکەن پێویستە کوتانی هەبێ بەڵێ هەر بە هەمان شێوەی پشیلە بەڵام تۆزە جیاوازترە لە بەرەوەی ماسەگەەوە پشیلەیە هەمان شێوە دەفتەری بۆ کرێ ڕێنمایەکانی پێدرێ و کوتانی پێویستە. دکتۆرە کەسانێک کە سەگ و پشیلە لە ماڵەوە بەخێواکەن ئەتوانن خواردنی ماڵەوە یان بدەنێ یاخود خواردنی تایبەت بە خۆیان ئیلا دەوێت بدرێت. بەڵێ خۆی خواردنی خۆیان بێت تەوعاً باشترە فیتامین و پرۆتینی زۆر باشی تیا بۆ گەشەکردنیان بەڵام ناوەناو ئەتوانێت تۆ سینگە مریشک بێ ناوەناو بۆیان بکڵێنی لەگەڵ شۆڤان و جێزەر و ئەم شتانە هیچ زەرێکی نییە بەڵام بەبێت بەهارات و بەبێ خوێ ئەو زۆر باشە. پێم وایە دکتۆرە کەیسێکی ترش هەیە پشیلەیەکی ترە ئەمەش هەر نەخۆشە باشە سەری ئەم پشیلێش بکە بەڕاستی پشلێکی زۆر جوانشە زین ئەمەیان چێتی پێچ ئەمە بچوو بێ دکتۆرە تەمەنیوە نیە؟ بەڵێ خۆی ئەم تەمەنە زۆر گونجاوە بۆ کوتان وەکو باسمان کرەمانە دوو مانگونی بۆ سێ ئەمان جۆ پاکردنەوەش لە پشیلە زۆر مهمە چونکە ئەگەر جۆی ئیلتیهاب بکە ئەو پشیلە تەوازنی تێکەچێت. نەخۆشە ئەو پشیلەیە؟ ماوەی 4 ڕۆژە زۆر 4 ڕۆژە بەڵێ. جاما چەند پشکنینێکی هەیە ئەتوانین خوێنی لێوەرگرین ئەتوانین فەحسی ڤایرۆسی بۆ بکەین ئەوها وەکو بڵێ ظاهریان هیچ شتێکی پێوە دیار نیە ئەبێ ئێلا فەحسی خوێن وشتی بکەین. دکتۆرە پێم بڵێ ئەو نەخۆشیانە چین کە لە پشیلە و لە سەگەوە گوازرێنەوە بۆ مرۆڤ؟ بەڵێ خۆی کە ئێمە کوتانی بۆکەین لە نەخۆشیە ڤایرۆسیەکان دووری ئەکەینەوە چونکە ئەو نەخۆشیانە عیلاجی نییە بۆیە پێشوەختە بێ کوتانی بۆ بکرێ بۆی نەیگرێ. ئەو نەخۆشیانی کە ئەگوازرێنەوە زیاتر نەخۆشی گەڕیە ئەمانە نەخۆشی پێستە و کوتانیشی نیە تۆ بەس ئاگات لە پاکوخایانی حیوانەکەت بێ فتڕیاتمان هەیە ئەویش بامان شێ ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ کە تووشی شێ بێ یانی پێوەی دیارە پشیلەکە ئەوە نییە بڵێ چەندێکە گرتوێتی و ئاگای لێ نییە. زۆر باشە. دکتۆرە هەندێک جۆر پشیلە هەیە جۆرێک خواردنی دەرەوە خۆن خواردنی پیسە خۆن ئەمانە ینی حاڵەتەکەیان چۆنە؟ بەڵێ ئەوانەی دەرەوە زۆر کات کە ئەو خوارد ناخۆن تەسەممەکەن و زۆر کات ناگەین پێیانە جا خەڵک پشیلابینێ لەسەر جادا بێتاقەتایی هێنە بۆیە تەسەممێکی دۆ بە شتێک زۆر کات ناگەی پێ چکە تا ڕادێ ژەهرەکەی بڵاو بۆ تۆ لە ناو گەدەشتیان. دکتۆرە هەڵە تێگەیشتێک هەیە لای خەڵک سەبارەت بە پشیلە پێیان ئەو شتا ینی زۆر باوە لە ناو خەڵکە ئەڵێن پشیلە جۆرە ڤایرۆسێکی تایە کاریگەری لەسەر مێینە هەیە واکە کە مناڵیان نەبێ ئەو شتە لە ڕووی زانستەوە ڕاستە یاخود ڕاستە؟ خۆی نەخۆشیێکمان هەیە ناوی تۆکسۆپلازمەیە ڤایرۆسیش نییە توفەیلی پێڵێن ئەو نەخۆشیە بەڵێ ئەگەر پشیلەکە هەڵگری بێ مشکلا بێ بۆ ئافرەتی دووگیان و زۆر کات یاخود بەچەکەی تەشەوهی پێڵێن یانەوەتا لە بارچۆن ڕۆدا بەڵام ئەمەش عیلاجی هەیە خەڵکان ئەتوانن پشیلەکەیان دوو مانگ جاریان مانگی جارێ بێنن لە کلینیکەکان فەحسی هەیە خوێن لە پشیلەکە ڕاکێشرێ و فەحسەکەی بۆکرێ بۆی بزانین ئەو پشیلەی هەڵگری ئەو نەخۆشی یاخودنا. زۆر باشە. دکتۆرە ئەم پشیلەیە مووەکەی وەرزی بڵێن مووەرینیان هەیە ئەم مووە کاریگەری نییە لەسەر مرۆڤ لە ماڵەوەها زۆر جا لەسەر قەنەفە و لەسەر جلوێ ساسەکەم جلەکەی من زۆر مووی گرتووە کاریگەری خۆ ناوێ بڕۆم چی بکەم خۆم بەس مشکلە هەیە بۆ کەسانی کە ڕەبوویان هەیە ئەو تووکە کە ئەچێتە هەناسیانەوە مشکلیان بوو بەڵام وەکو کەسی ئاسایی نا هیچ کێشەیەکی نەخۆشیێکی مام پشیلێدانم ئەتوانی بڕێتەوە لای خاوەنەکەت یاڵ. دکتۆرە وەرزی زاوزەیان هەیە ئەم پشیلانە بۆ ئەم بابەتە خەڵک پشیلێ هەیە ئەیباتە لای پشیلەیەکی تر هەندێک نەخۆشیە گوازرێتەوە ئەمە چۆن چارەسەرەکرێن؟ بەڵێ خۆی زیاتر لە وەرزی پاییز و بەهارە مشکلەی تەزاوزمان زۆرە بێ هەرچی نێر بێ داوای میەکە و بە هەمان شێوە بۆ مێینە دەرزی هۆرمۆنمان هەیە مۆقەتەن با بڵێن ئەو خاوەن ئاژەڵە پشیلەکەی جای نەگەیشتە تەمەنی گونجاو ئەوێت تا 6 مانگ تاخیری بکات تا ساڵ قەپاتەکە دەرزێکی لێدا 6 مانگ هۆرمۆنەکە لە جسمی دابەزێ و داوای نێرینە ناکە یانەوە تا ئەتوانێت نێری بۆ پێیاکە و
دەزاوج بکەن و بچکە. دکتۆر بابەتێک هەیە سەبارەت بە نەخۆشی هاریە ئەو کەسانی کە سەگ گازیان لێگرێ باسی ئەوکەن کە بەشە لێلیکەکەی ئەچێتەوە ناو لەشی ئەمانە چی بکەن سەرەتا ڕێوشۆنی گونجاو چییە بۆ ئەو بابەتە؟ بەڵێ خۆی ئەو نەخۆشیە گوازراوەیە لە بین ئاژەڵ و ئاژەڵ لەگەڵ ئاژەر و مرۆڤ. باشە. ئەو سەگەی کوتانی بۆ کرابێ بە پێی جەدوەلی تایبەت بەخۆی ئەو کوتانەی بۆ ئەکرێواتە ئەو نەخۆشیە ناگرێ بەڵام سەگی ترمان هەیە ئیسەر جادە یاخود کوتانی بۆ ناکرێ ئەم ڤایرۆسە لە جەوا هەیە کاتێک کە بارانە بارێن نسبەی شێ بەرزەبێتەوە تر ئەم ڤایرۆسانە تەنشیتە بن هەر سەگە ئەو لقاحە نەکرابێ ئەگەری زۆری هەیە بیگرێت لە ڕێگای گاز ئەگوازرێتەوە هەروەکو جەنابەت وتت لیکەکەی بۆ نمونە ئەو سەگا تووشی هاری بووە گاز لە ئاژەڵێکی تردا یاخود گاز لە مرۆڤ ئەگرێ پێویستە بە زووترین کات ئەو کەسە خۆی بگەێنێتە مستەشفاکان لەوێ جەدوەلی هەیە ئی هاری سەگ یعنی 4 دەرزی 5 دەرزی هەیە بە بینی هەیە لە کەسەکەیدەن بۆی ئەو نەخۆشە لە لەشی بڵاو نەبێتەوە نەخۆشیێکی کوشندەیە واتە ئەگەر گوێی پێ نەدەی ئەگەری هەیە لە خلالی 14 ڕۆژ ئەو کەسە بکوژێ. زۆر باش. پێم وایە حاڵەتێکی ترمان هەیە کۆمەڵێک بڵین بولبولن نازانتی پێوتێ بولبولە تێرحە بە سەری ئەوانش بکەین دەستخۆش. ئەمە چێتی کاکۆ؟ دانکە بووە. ئەمە زۆر باشە. ئەمە چیە جۆرەکەی چیە دکتۆرە بڵێن؟ غەندورە. غەندورە باشە. ئەڵێ تووشی دانکە بووە؟ بەڵێ. ئەو حاڵەتە چییە لەسەر ئەوە دروستە بێ؟ بەڵێ ئەم نەخۆشە دانکە نەخۆشێکی ڤایرۆسیە لەو شوێنانەیەدا کە پەڕی پەیوەنیە ئەگەر لە بدایەتەوە دەستنیشانی نەخۆشەکە بکرێ ئاسانە بە چەند مەرحەلەیەک شەڵا ینی کێشەی نابێت چاکە بێ بەڵێ زۆر باش. بەڵام زۆر دەگمەنە لەم ئاژەڵان بە تەیرانە زیاتر لە مریشک و قەلەدا لەبەرەوەی چۆن بڵێ لە شوێنێکی زۆر پاک بەخێو ناچوەکو ئەمەنێ لە ناو دکتۆرە سەبارەت بە دەستان خۆش بێ سەبارەت بە هین زۆر سپاس. سەبارەت بە پاشماوەی پشیلە زۆر باسیەکەن ئایا پاشماوەکەی کێشە دروستەکە نەخۆشی پێوەیە چۆن ئەو کەسانی پشیلە بەخێوەکەن چۆن خۆیان بپارێزن لە پاشماوەکانی؟ بەڵێ خۆی ئەگەر پشیلەیە ساغ بێ و نەخۆشی نەبێ تا ڕادەیە کێشی نێ بەڵام تۆ نازانێت ئەو پشیلەت هەڵگری چ نەخۆشیەکە وەکو ئیسە باسمان کرد دەردە پشیلە لە ڕێگای پیساییش ئەگوازرێتەوە بۆیە باشترە هەموو خاوەن ئاژەڵەکان کاتێ پیسایی پشیلەکەیان پاککەنەوە دەستکێشێکی لایلۆن یان هەر دەستکێشێکی تر لە دەستکەن بۆی بەرکەوتنیانەوە برینێ لە دەست بێ شتێ بێ ئەو پیسایە بەر ئەو برینە بکەوێ مشکلە دروستەکە و نەخۆشیە گوازرێتەوە. زۆر باشە دیکتۆرە دەست خۆش بێ سپاس بۆ ڕێنمایەکان سپاس بۆ ئامۆژگارەکان. بەڵێ ئازیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا لەگەڵتانەبین کە باسی ئاژەڵە گەورەکانەکەین وەک مەڕە بزنە مانگایە ئەسپە. بەڵێ ئازیزان لە بڕگەی دومی بەرنامەکەماندا باسی کۆمەڵێک ئاژەڵەکەین ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوە بەخێوەکرێت نمونەی مەڕ و بزن و مانگا و ئەسپە. بە خۆشحاڵیەوە لەم بڕگەیە لەگەڵ دکتۆرێکی سپۆر لە بواری ڤێتێنەریە کە بەڕێز دکتۆر عەباسە ئەمڕۆ لەگەڵمان بەردەوامە بێ وەڵامی سەرجەم ئەو پرسیارە نەمانەداتەوە. سڵاو دکتۆرە و کاتت باش. دکتۆر پێم بڵێ ئێوە تەعاملتان لەگەڵ حیوانەکان چۆنە لەگەڵ ئاژەڵەکان نەتوانێت قسەکردنیانەیە نە شتێک؟ وڵات تەعاملکردن لەگەڵ ئاژەڵان زۆر تەعاملێکی خۆشە بەڕاستی ڕاستە ئێمە لە هەندێک بوارەوە زمانیان نییە و توانای ئەویانی ئێمە تێبگەێنن بەڵام لە زۆر شتی ترایە ئێمە ئەگەینە ئەو ڕادەی کە لە زمانی ئەو ئاژەڵانە تێبگەین بەبێ ئەوەی قسە بکەن طبعاً ئاژەڵان بێبەرین واتە بێخەتان بێحەقد و بێکینەن یعنی تەعاملکردن لەگەڵیان تا ڕادەیەک زۆر خۆشە و ئاژەڵان زۆر زیرەکن هەندێکات ئێمە وەکو پزیشک لیان تێ ئەگەین کە ئەو ئەزانێ ئێمە مەبەستمان چارەسەرکردنێتی و مەبەستمان عیلاج پێدانێتی بۆیە زۆربەی کات بۆ ئێمە تەعاملێکی خۆشە چێژبەخشە. باشە دکتۆر ئێستا پێم بڵێن ئەگەر باسی ئاژەڵە گەورەکان بکەین بڵێن مانگایە مەڕە بۆ بزنە ئەمانە کۆمەڵێ نەخۆشی هەیە خەڵک باسێکە ئەو نەخۆشیانە چین کە لە ڕێگای ئەو حیوانانەوە گوازرێتەوە بۆ مرۆڤ؟ خۆشبەختانە نەخۆشیەکان زۆر نین بەڵام هەن یەکێ لە گرنگترین ئەو نەخۆشیانی کە ئێمە لە مەڕ و مانگاوە بۆمانە گوازرێتەوە نەخۆشی تای ماڵتەیە. تای ماڵتە بەڵێ نەخۆشی تیفۆیە و نەخۆشی دەردە پشیلەیە هەندێک کات و هەروەها لەم ئاخیرانەشان نەخۆشیێکی تر کە زۆر بڵاوە بوو لە سۆشال میدیا و لە تەلەڤیزۆنەکانەوە زۆر باسیێکرا ئەویش تای خوێنبەربوون. طبعاً ئەمە بەشێکە لەو نەخۆشیانی کە لە ئاژەڵەوە ئەگوازرێنەوە بۆ ئینسان بەڵام ئەم نەخۆشیانە بەڕاستی لە وڵاتی ئێمەیە هەن
و خەڵکان لە ڕێگای بەرکەوتن لەگەڵ ئاژەڵەکانە تووشی ئەم نەخۆشیانە بن. بۆیە ئێمە ئەمانە بە باس دەکەین. ئەگەر باسی تای خوێنبەربوون بکەین ئەو حاڵەتە چۆنە و لە حیوانێک لە ئاژەڵێک سەرەتا چۆن دەرەکەوێت دواتە چۆنە گوازدێتەوە بۆ مرۆڤش. تای خوێنبەربوون طبعا نیشانەکانی لە ئاژەڵانە نییە، واتە لە مەڕایە هیچ نیشانەیەکیمان نییە. بۆیە تا ڕادەیەک زەحمەتە دەستنیشانکردنی ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری بتوانین دەستنیشانی نەخۆشی تای خوێنبەربوون بکەین لە ئاژەڵایە. ئەمە شتێکی ئەستەمە. بەڵام نەخۆشیەکانی تر ئەتوانین بیکەین و بە تایبەتی نەخۆشی تای خوێنبەربوون ئێمە ئەتوانین ڕێگای تر هەیە وا بکەین کە ئەو نەخۆشیە ڕێگر بێ لەوەی بگوازێتەوە بۆ ئینسان. زۆر باشە دیکتۆر پێم بڵێ چۆن خۆمان بپارێزین لەو نەخۆشیە بۆی بۆ ئێمە نەگوازرێتەوە. بەڵێ خۆ پاراستن لەو نەخۆشیە بە تایبەت دێت یعنی ئەرکە لەسەر پزیشکانی ڤێتەرنەری و لەسەر دەوڵەت وەکو دایرەی ڤێتەرنەری. باشە ئەویشەوەیە کە سەیتەرە بکەن واتە کۆنتترۆڵی گەنە بکەن لە ئاژەڵانە، چونکە هۆکاری گواستنەوەی تای خوێنبەربوون لە نێوان ئاژەڵانە لە گەنەوەی گەنە ئەو وەک شتێکی مشەخۆرە مشەخۆرێک بەڵێ مشەخۆرە پاراسایتی پێوترێ ئەم مشەخۆرە لە ئاژەڵان ئەدا لە مانگا و لە مەڕ ئەدا و لە هەموو ئاژەڵانی ترەدا تەنانەت باڵندە و تەنانەت ئەسپ و ماین و ئەوانەی تریش و پشیلە و سەگی شەگرێتەوە. بەڵام ئەو نەخۆشیە زیاد لە مەڕە ئێمە یعنی با بڵین ئەو گەنەی کە ئەچێتە سەر لاشەی مەڕ گەنەیەکی تایبەتە زیاتر ئەو هەڵگری نەخۆشێکەیە. بۆیە وەکو خۆپاراستن ئەبێ زوو ئاژەڵەکانمان بە دەرمانی دژە مشەخۆرەکان بشۆردرێتەوە. نازامەگەر بینی بێتان مەڕەکەکەنە ناو حەوزێکی ئاوی وەکو ماستا وایە وەکو سپیە تەبعانەوە دەرمانی دژە مشەخۆری تایە مەڕەکان لە پاییزان و لە بەهارانە ئەبێ بشۆردرێتەوە بۆ ئەوەی پاکەوە بن لە گەنە و خاوەن ئاژەڵانیش خۆیان بەڕاستی پێویستە ئەگەر بینیان مەڕەکەیان گەنەی پێوەیە عیلاجی گەنەکە بکەن، چونکە هەم زیان بەخشە بۆ ئاژەڵەکە و هەم ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکە بۆ خۆیان و هەروەها ئێمە وەکو هاوڵاتی چۆن بتوانین خۆمانی لێ پارێزین پێویستە لەسەر ئێمە گۆشتێک بکڕین کە ختم کرابێ، چونکە ئەو گۆشتانی کە ختم کراوە لە با بڵین لە کوشتارگا پێشەوەی سەر ببڕدرێ فەحس کراوە ئاژەڵە ئەگەر گەنەی پێوە نەبوو وە نەخۆشیەکانی پێوە نەبوو ئەو کات سرە بڕدرێ و ئەگوازێتەوە بۆ دوکانی گۆشت فرۆشەکان ئێمە ئەتوانین لەوێ بیکڕین. زۆربەی کات بۆمانە گوازێتەوە لەوەی کە ئێمە گۆشتێکە کڕین لەسەر جادە سەر بڕدراوە لە کوشتارگە سەر نەبڕدراوە ئەوانە خەتەریات لەسەر ژیانی ئێمە دروستەکە. زۆر باشە دکتۆر هەندێک نەخۆشی هەیە لە کاتی سەربڕینە بۆ نەخوێنی ئاژەڵەکە بەرخ ئێماکەوێ ئەو جۆرە نەخۆشیانە چین بۆ مریشێک سەرەبڕی بۆ نەمەڕێک سرە بڕی خوێنەکەی گوازدێتەوە بۆ لەسەر دەستمانە بێ بۆ نمونە. بەڵێ زۆربەی کات لە باڵندەکانە ئەمە باوترە ئێمە ڕاستەوخۆ ئەگەر خوێنەکە بەر پێسمان بکەوێ ناگوازرێتەوە، بەڵام جاروا هەیە لە کاتی سەربڕینە قەترەیەک لەو خوێنە ئەچێتە ناو چاومان ئەچێتە لوتمان بۆی هەیە بچێتە دەممان هەستی پێ نەکەین، بۆی هەیە برین بەسەر دەستمانەوە بێ بچێتە سەر برینەکە و ئێمە هەستی پێ نەکەین و تووشی نەخۆشیەکان بین لەوەوە. باشتر وایە لە کاتی سەربڕی نایە ئەو کەسانێک کە دوکانی با بڵین مریشک فرۆشیان هەیە دەستکێش لە دەستکەن کە مامە لە دەم بکەن هەروەها خۆیان بپارێزن لەو ڕێگایانەی کە بەرکەوتنی ڕاستە و خۆیان نەبێ لەگە خوێنەکە. زۆر باشە ئێستا ماوەیەکە بینین وەلو لە کۆن شارە بۆ بەڵام ماوەیەکە زۆر زۆر بەربڵاوە ئەوش بابەتی بەخێوکردنی ئەسپە. ئەوە وەکو پزیشکی ڤێتەرنەری ئەتانەوێت چۆن مامەڵە لەگەڵ ئەسپەکان بکرێت ئەسپش هەروەک ئاژەڵێکی ترە یاخود جیاوازی هەیە. بێگومان طبعاً ئەگەر پرسیارەکەت بۆ منە تەوجیهی منە من یەکێکم لەو کەسانەی کە ئەسپم زۆر زۆر خۆشەوێت هەر بە فیتراک نەک وەکو پزیشکێکی ڤێتەرنەری جگە لەوەش وەکو پزیشکێکی ڤێتەرنەری و پسپۆڕی و تایبەتیەکمان هەیە لەسەر ئەسپ و زیاتر حەزمان لێ لەسەر ئەسپ ئیش بکەین. ئەسپ ئاژەڵێکی زۆر زۆر زیرەکە ئاژەڵێکە یعنی نازانم چۆن پێت بڵێم بەڵام برادێکمان هەبوو ئەیوت خوای گەورە لە کاتی دروستکردنی ئەسپایە زۆر با بڵێن تایبەتتر دروستی کردووە و ئەو مواسەفاتانەی کە لە ئەسپا هەیە لە هیچ ئاژەڵێکی ترانیە وا لە خاوەنەکەی ئەکا ئەگەر تەنانەت بۆ یەک جاریش لە ژیانە ئەسپی بەخێو کرد دەستبەرداری نەبێ هەتا کۆتایی تەمەنی. یعنی شتێکی زۆر تایبەتە هەرچەندێ باسیکەین هێشتا هەرکەمە حەقیمان پێ نەدا. وەک پزیشکانی ڤێتەرنەری ئەو پزیشکانی کە لە بواری ئەسپا ئیشەکەن زۆر نین بەهۆی ئەوەی هەندێک قورسە تەعاملکردن لەگەڵی ئاژەڵێکی گەورەیە و هێزی مەکینەی سیارە لە بە ئەسپ
پێوانە ئەکرێت چکە هێزێکی زۆر باڵای هەیە ئینسان ئەگەر بە شێوەیەکی عاقلانە تەعاملی لەگەڵ نەکە لەوانەیە ببێتە هۆی ئازاردانی ئەو کەسەی کە تەعاملی لەگەڵاکە. تاوان بەر لە بەرنامەکە برینێکی خۆی پێشاندا دکتۆر برینێک لەسەر قاچی بووە ئەوەندە بوو ینی بەستم برینەکەی زۆر زۆر بەر لە 2 ساڵ ئەو پزیشی بێتەنی تووشی ئەو حاڵەتانەش ئەوە لە کاتی سۆنەرکردنە طبعاً وەکو ئاشکرایە سۆنەرکردن لە ئەسپایە هەتا تەمەنی 3 مانگی لە کۆمەوە ئەنجامەدرێت واتە پڕۆبی سۆنەرەکە دەستکی سۆنەرەکە ئێمە بە دەستمانەوە ئەکەینە کۆمی ئاژەڵەکە و فەحسی پێکەین ئیتر بۆ مناڵدان بۆ دیاریکردنی ئەوەی کە ئایا ئاوس بووە یاخود ئاوس نەبووە یان ئەو کێشانی کە لەسەر هێلکەدان و ناوزگی ئاژەڵەکەیە هەیە لە کاتی ئەوەیە تووشی ئەو حاڵەتە بووم حەبلەکەی پچران و لێمیدا و غورفەکە حەسر بوو نەمتوانی خۆم ڕزگارکەم بەڕاستی زۆر باشە دکتۆر پێم لە دکتۆر ئەو نەخۆشیانەی کە هیچ نەخۆشیەکە هەیە لە ڕێگەی ئەسپەوە بگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵێ ئێمە نەخۆشیەکمان هەیە نەخۆشیەکی زۆر خەتەرناکە پێی ئەوترێ گلاندەرس بە ئینگلیزی بە کوردیش پێی ئەوترێ سەقاو نەخۆشی سەقاو ئەم نەخۆشیە نەخۆشیەکی بەکتیریە بەڵام چارەسەری نییە لە ئەسپا واتە ئێمە هەر کاتێک ئەسپێکمان بینی تووشی ئەم نەخۆشیە بوو پێویستە یەکسەر دەسەڵات ئاگدار بکەینەوە چونکە ئەمە خەتەریات لەسەر ژیانی ئینسان دروستەکە و خەتەریات لەسەر ئەسپەکانی تریش دروستەکە ئەو کەیسە هیچ حاڵەتێ بووە لەم دەوروبەرە ئەتوانین بڵین بووە بەڵام کەم تەرخەمیەکەیە تا ڕادەیەک ئێمە بە خاوەن ئاژەڵەکەمان وتووە کە خۆی ئەسپەکە لە ناو بەرێ و چاڵێکی بۆ بکە 3 مەتر قول بێ بۆەوەی ئاژەڵەکانی تر وەکو سەگ و گورگ و ڕێوی و ئەم بابەتانە نەتوانن دەریکەنەوە و دووبارە نەخۆشیەکە بڵاو بکەنەوە تەبعانە و نەخۆشیە گواستراوەیە بۆ ئاژەڵە گۆشتخۆرەکانی وەکو سەگ وەکو شێر وەکو پشیلە وەکو با بڵین گورگ و ئیتر ڕێوی و هەموو ئەو بابەتانی کە گۆشتە خۆن هەروەها لە بەرکەوتنی ڕاستەوخۆ بۆ ئینسانی شەگوازرێتەوە و چارەسەری نییە بەداخەوە و ڤاکسینیشی نییە پرسیارێکی باو هەیە لە لای خەڵک دکتۆر نازام هەڵە تێگەیشتنە یاخود لە ڕووی زانستیشەوەیە ئەڵێن ئەگەر بێت و ئەسب قاچی بشکێ ئیتر چاک نابێتەوە شتێکی وا هەیە؟ ئێمە ناتوانین بڵین چاک نابێتەوە ئێمە وەکو پزیشکی ڤێترنەری ئێسکە شکاوە و ئەو ئێسکە پلاتینی بۆ دانرێ با بڵین لە گەچە گیرێ بە ئامی خۆمانە لێ لە گەچی بگرن زۆر ڕێگای تر هەیە بۆ چارەسەرکردنی بەڵام هەندێک کێشە هەیە وا ئەکاتۆ ئەو ئەسپە لە ناوبەری و هەوڵ نەدەی بە چارەسەرکردنی چونکە ئەسب ڕاضەیە واتە وەرزشە یعنی بۆ نمونە بازدانە ڕاکردنە ئەم بابەتانەیە سواریە کاتێک کە قاچی ئەشکەیە زۆربەی کات لە دوای چاکبوونەوەش ناتوانێت بەشداری وەرزشەکانی بکە فبۆیە یعنی ئەڵێن لە ناوی بەری باشترە و لە کۆنا لە ناویان بردەوە بەڵام ئێستا ئێمە حاڵەتمان هەیە ئەسب قاچی شکاوە و چارەسەریش بۆ سوپاس بۆ خوای گەورە خاوەنەکەی وتێتی زۆر عەزیزە لە دڵم ئەمەوێت چاکەوە بێ و هەر لە پێش چاوم بێ و عالی نەیتوانی وەڕاکردنی جارێتتر زەحمەتە بێ بۆی کە بتوانێت بەشداری ئەو وەرزشانە بکە کە پێشتر کردێتی بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشیانەی کە تووشی ئەسپە بێت چییە و چارەسەرەکانی چییە؟ نەخۆشی زۆرە تووشی ئەسپە بێت تەبعاً چارەسەرەکانش بە پێی نەخۆشیەکەیە بەڵام ئەوانەی کە زیاد لە وڵاتی ئێمەیە زۆر تووشی ئێمە بێ و دووبارە ئەبێتەوە با بڵین هەوکردنی بەستەرەکانە ئەویش بەهۆی بەداخەوە منواڵێم بەهۆی کەمزانیاری خاوەن ئەسپەکانە یعنی ئەسب ئاژەڵێکە تۆ پێویستە ڕۆژانە ڕاهێنانی پێ بکەی بۆ ئەوەی بتانی بۆ نمونە لە سیباقاتایە لە پێشبڕکەیە لەم بابەتانەیە بەشداری پێ بکەیت لا ئێمە بەداخەوە ئەم سەقافەتە نییە ئەسپەکەی لە مەزرعەیەکا بەستاوەتەوە بە هەفتەی جارێکش ناچێ بەلایە و دەری ناکە و سواری پێ ناکە تەنها لە غورفەیەکا داینەوە دوای ئەوە سیباقێکێ بێ یان هەندێک لە هاوڕێکانی دێن بۆ باخەکەی دەرێکا و ئەم دابەزێ ئەو سەرەکەوێ ئەم دابەزێ ئەو سەرەکەوێ ئەو ئەسپە هیلاکەکەن بۆ ماوەی چەند سەعاتێک لە دوای ڕۆژێک دێتەوە سەیرەکە پەلەکانی ئەسپەکەی دەستی بێ یان قاچی بێ هەتا وەکو سەرەوە هەمووی تووشی هەوکردن و ئیلتیهاب و ئازارێکی زۆر بوو و ئەسپەکەی کەوتووە ناتوانێ هەستێ و ینی بە تایبەتی ئەمانە مشکلەی زۆر گەورن کە تووشی ئێمە بن هیوادارم خاوەن ئەسپەکان کە یعنی بتوانن بە شێوازێکی تەندروست تەعامل لەگە ئەسپەکانیان بکەن بۆ ئەوەی دوور بن لەو کێشانە زۆر باشە پێم وایە دکتۆر کەیسێک هەیە ئێستا حاڵەتێکمان هەیە ئازیزان حاڵەتێک هەیە پێم وایە
وەکو تانجیە کە لێرە لەگەڵ دکتۆر خەریکێ بین بەر لە چەند ڕۆژێک تووشی برینداریەک بووە ئێستا پێکەوە بینەرێ بین لەگەڵ دکتۆر کە پێم وایە چەند ڕۆژە بەر لە ئێستا دوورینەوەشی بۆی کردووە کاتی تۆر ئەم حاڵەتە چییە و چێتی؟ طبعا ئەمە سەگی تانجیە سەگی ڕاوە و سەگێکە زۆر بە نرخە و خەڵکێکی زۆر هیوایەتیان بە خێوکردنی ئەم سەگەیە و کاتێکی خۆش ئەچن ڕاوی پێەکەن طبعا لای خاوەنەکەی زۆر بە نرخە زۆر بە بەهایە ئەگەر وەکەوە حسابی نەکا کە تاکێکە لە خێزانەکەی ئەم تانجیە لە کاتی ڕاوایە تووشی ئەو برینداریە بووە لە قاچیا لێ بەڵێ لەسەر ئەم جومگەیە باشە پێوتری هوک جوینت باشە لەسەر ئەو جوینتەیە تووشی برینداریە بووە کە شوێنەکەی زۆر حساسە لەبەرەوەی ئەگەر لێرە توش برینداری بێ یاخود لێرە ئاساییە بەڵام کاتێ لە قاچ و دەسەکانیا تووشی برینداریە بێ تانجی حاڵتێکی خەتەرە لەبەرەوەی مەترسی لەسەر دروستەکە کە جارێکی تر نەتوانێت ڕاو بکات بەڵام خۆشبەختانە تەنها پێستەکەی بریندار بوو دوایەوە ئێمە هەستین بە دوورینەوەی ئێستا بە تەمای چی بوو پیکاک دکتۆر؟ طبعا ئەمە 8 ڕۆژە عیلاجی پێدرێ ڕۆژانە هێنرێتە کلینیک عیلاجی پێدەین ئێستا بەدەمی هەندێک لە تەقەڵەکانی کردوتەوە بەدەمی خۆی بەڵە بەدەمی خۆی هەندێک لە تەقەڵەکانی کردوتەوە کاویشەوە کێشەیەکە بۆ دکتۆری بەیتەڕی دروستە بێ زۆر جار ئاژەڵ وەکو ئینسان نییە ناتوانێت ئاگداری خۆی بێ ئاگداری برینەکەی بێ ئێستا ئێمە بە تەواوی تەقەڵەکانی بۆکەینەوە چکە سواز بۆ خۆی گەورە برینەکەی یەکی گرتوتەوە بە تەواوی وەزعی زۆر باشە شەلینی نییە لە ڕێگا کە ئەڕوا یعنی ئینشاءڵڵا ئیشە زۆر باشە تۆ ئەتوانی ئیشەکەی خۆت بکەیت بەڵێ بەڵێ ئازیزان ئەوەی بینیتان کە سەگەتانجێک بوو دکتۆر تەقەڵەکانی بۆی دەرهێنا و بە جوانی پێچاشی و شتەکان تەواو بوو دەست خۆش دکتۆر تۆر سیر بوو خەریکە و تانجێویت بۆ شێ دکتۆر کۆمەڵە ڤیدیۆی تۆم کۆمەڵە ڤیدیۆی تۆم بینیوە سەبارەت بە کەڵدانی دەست کرد یعنی ئەم حاڵەتە چۆنە پێشتر ئێمە هەرەمان بینی ئەچون گایەکیانێنا لەگەڵ مانگایەکە ئێستا ئەو شتە نماوە؟ بەڵێ طبعا بە خۆشحاڵیەوە لە ساڵی 60ەکانەوە ئەم کەڵدانی دەستکردە هاتوۆتە وڵاتی ئێمە ئەمیش زۆر باشی هەیە کە ئەوەیە تۆ گا بەخێو ناکەی بەخێوکردنی گا لە باخەکەتە یان لە ناو مانگاکان تا ئەرکی زۆر قورسە لەبەرەوەی گا تەعاملی تۆزێک زەحمەتە بە تایبەتی دوای ئەوەی چەند جارێک ئەپەڕێ لە مانگا و ئەو بابەتانە ئێستا لە وڵاتانی وەکو ئەمریکا ئەڵمانیا بریتانیا کۆمەڵێک گا هەن کە مواسەفاتیان زۆر بەرزە نرخیان بە ملیۆنان دۆلارە لەو گایانە تۆ وەرگیراوە حاضر لە نێوان لە ناو شلەی نایترۆجینایە بە تیارە هاتۆ بۆ وڵاتی ئێمە ئێستا ئێمە سوپاس بخوای گەورە لە کلینیک هەمانە هی ئەنواعی گایەکانمان هەیە کە بۆ نمونە سیمیتاڵە هۆڵشتاینە جێرسیە با بڵین براون سویسە بێڵجیان بلووە یعنی ئەم کۆمەڵە یێگامان هەیە کە ئەمانە گای تایبەتن ئەسڵن لە وڵاتی ئێمە هەر ناژێن ئێمە تۆکەیمان هێناوە لێرە مانگاکانی پێکەڵە دەین گۆلکێکی زۆر جوانمانە بێ کە نیوەی مواسەفاتەکەی هی ئەو گایە نیوەی مواسەفاتەکەی هی دایکێتی کە هەڵی گرتووە مانگاکەیە بەرهەمی شیرەکەیان پێ زیادەکرێ و هەروەها تێچوویەکی زۆر کەمی هەیە و ئاسانکاریەکی زۆرە بۆ خاوەن مانگاکە چونکە جاران لە دیەکە ئەگەرگایەک دووگا هەبوایە بۆ نمونە ئەم خاوەن ئاژەڵە مانگاکەی برد بۆ لای ئەو کەسە ئەیود مانگاکەم بۆ کەڵدە بەڵام ئێستا هەموو طبعا لە کاتی کەڵدانیشە زۆر کات هەبوو خاوەن ئاژەڵەکان بریندارە بوون مانگاکە بریندارە بوو قاچی ئەشکا گایەکە بریندارە بوو یعنی کۆمەڵێک مەشاکری بۆ دروستە بوو ئێستا ئەوانە نەماوە خۆشبەختانە ئێمە ئەڕۆی تەڵقی حەکەین بۆی و ڕێژەی سەرکەوتنی کەڵدانی دەست کرد زۆر بەرزتریشە لە ڕێژەی
با بڵین کەڵدانی ئاسایی. دەست خۆش دکتۆر سپاس بۆ ڕێنمایەکانت دەست خۆش بێ بەڕاستی هەستەکەم ئەرکتان تۆزە قورسە دەشتان ساڵ هەر بژی. بەڵێ ئازیزان تەواوی ئەم بەرنامەی ئەم جارێ ساڕژمان پێشکەشتان کرد تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.